قوتابخانەکانی ڕووناکی هەولێر عشق و نیولیفەر کە بە 4 زمان منداڵان پەروەردە دەکەن بە هەمان جۆش و خڕۆشی یەکەمین ڕۆژەوە بە کواڵیتیکی بەرزی پەروەردەوە نەوەی داهاتوو پێدەگەێنن. لەوانەکاندا تەکنەلۆژیا بە شێوەیەکی پراکتیکی بەکاردەهێنرێت و قوتابیەکانمان لە ڕێگەی یاریە ژیریەکان و چالاکیە جۆرا و جۆرەکان دنیای مشکیان دەکرێتەوە و لە ڕێگەی چالاکی خولە جیاوازەکانەوە تواناکانیان دەردەکەوێت. قوتابخانەکانی عشق و نیولیفەر بەردەوام پێشڕەوی نوێگەریەکان و لە ڕۆژانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناشدا سیستمێکی پەروەردەیی ئۆنلاینی بۆ خزمەتی قوتابیان بەرهەم هێنا کە لەسەر ئاستی جیهان سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنا. قوتابخانەکانی عشق و نیولیفەر لە سیستمە ئۆنلاینەکەدا 4015 ڤیدیۆ و 12190 دوانەی ڕاستەوخۆی بۆ قوتابیان فراهەم کرد و لەو ماوەیەدا نەیهێشت قوتابیان لە پرۆسەی خوێندن دابڕێن. قوتابخانەکانی عشق و نیولیفەر لە ڕێگەی ئۆلۆمپیاد و چالاکیە هونەری و زانستیەکانەوە خزمەتێکی گەورەی بە پرۆسەی پەروەردە لە کوردستان کردووە و بە ئەزمموی 26 ساڵ لە پەروەردە و فێرکردن بەها باڵا میلیەکانمان بە زانستی نێودەوڵەتی تێکەڵ دەکات. پەلە بکەن و دوامەکەون لە تۆمارکردن لە باخچەی ساوایان، قوتابخانەی بنەڕەتی، قوتابخانەی ناوەندی، قوتابخانەی ئامادەی و قوتابخانە نێودەوڵەتیەکان، چونکە ژمارەی وەرگرتنی قوتابیان سنووردارە. دەتوانن لەم ڕێگەیانەوە پەیوەندیمان پێ بکەن. ژمارەی پەیوەندی 0750 622 12 12. فیسبوک ڕووناکی هەولێر ئیدیو، ئینستاگرام ڕووناکی هەولێر ئیدیو. قوتابخانەکانی ڕووناکی هەولێر عشق و نیولیفەر.